ململانی و کێبڕکێ لە نێوان زانکۆکان بەردەوامە. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی گەرمیان بەریەکەوتن. هەردوو تیم بەورێکی بەرزەوە بڕیاری کێبڕکێکی گەرمیاندا بوو تاکۆ خۆیان بگەێنە قۆناغی دووەمی بەرنامەکە. بەم هەنگاوەش نزیک دەبنەوە لە نازناوە مەزنەکە، ئەویش نازناوی ئەستێرەکانی زانکۆیە. زۆر متمانمان بە خۆمان هەیە ئەم بەرنامەیە بەرینەوە و بڕۆین بە قۆناغی داهاتوو و تەواوی هەوڵی خۆمان ئەدەین بۆی سەرکەوین. تاوەکۆم ئاستا هاتوین بێگومان بڕوامان بەوە هەیە کە ئەتوانین ببینەوە ئینشەڵای سەرشەکەین. ئێمە لێرە تیمێکین بە یەکەوە شەکەین کەواتە هەمومان بڕوامان بە یەکدی هەیە کە بتوانین بە یەکەوە سەرکەوتن بەدەستبێنین. بێگومان ماوەیەکی زۆر خۆمان ئامادە کردووە و بڕوای تەواوی شنانۆتانەکانی خۆمان هەیە کە ئەتوانین براوە بین. هەروەک پەیمانیاندا دەستیان پێکرد. زانکۆی گەرمیان یەکەم جار لە کەتەگۆریە زانستیەکان بەختی خۆی تاقی کردەوە. دوای ئەم پرسیارە بڕیاریاندا کەتەگۆریە زانستیەکان بۆ زانکۆی پۆلیتەکنیک بەجێ بهێڵن و باوەش بۆ کەتەگۆریە ئەدەبیەکان بکەنەوە. ئیدی لەگەڵ هەڵبژاردننی هەر پرسیارێک ڕەنگی سەوز سەرچاپای ستۆدیۆی بەرنامەکەی دادەپۆشی. زانکۆی پۆلیتەکنیکیش بە هەمان شێوە کەتەگۆریە زانستیەکان بووبوونە سەرچاوی بەدەستهێنانی خاڵ بۆیان. بۆیە ڕکابەرێکی تند لە قۆناغی یەکەم بەڕێوە چوو. زانکۆی گەرمیان باکۆی 60 خاڵ بەرامبەر 50 خاڵ بە پێش زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەوت لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی. سەرەتا زانکۆی پۆلیتەکنیک توانی گەڕادنەوەیکی بەهێز ئەنجام دات و بە پێش زانکۆی گەرمیان کەوێت، بەڵام زانیاریەکانی شیرین توانی ئەم جیاوازە نێڵێت و تۆپەکە بگەڕێنێتەوە یاریگای زانکۆی گەرمیان. تاکو کۆتا پرسیاری ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی هەردوو زانکۆ خاڵەکانیان یەکسان بوو. خێرایی لێدانی بۆتۆن و ڕیسکی زانکۆی پۆلیتەکنیک توانی کۆتا 5 خاڵ بۆ زانکۆکەیان ببەنە و باکۆی 90 خاڵ بەرامبەر بە 85 خاڵی زانکۆی پۆلیتەکنیک خۆیان بگێنە قۆناغی دووەم. زانکۆی گەرمیانیش وەک ڕکابەرێکی سەرسەخت پێشبڕکی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆی بەجێهێشت. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی پێنجەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئێوەی ئازی شادەبم لە قۆناغی یەکەمی ئەستێرەکانی زانکۆ. ئەمڕۆژ دوو زانکۆ پێش بڕکێ دەکەن لەبەرەوەی کە ئەو زانکۆی کە خاڵەکانی زۆرتر بێ دەچێتە قۆناغی داهاتوو و ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێ. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن ململانێ دەکەن پێش بڕکێ دەکەن بریتین لە زانکۆی کاسۆلیکی هەولێر. I'm Sally Salim, 23 years old. I'm an accounting student at Catholic University in Erbil. I wish to be an accountant in the future. نام عمر هيثم، تمانم 23 ساله، لە زانکۆی کاسۆلیکی هەولێر دەخینم بە 6 مێریۆری قۆناغی سێەم. ئارەزووم وەیە بەمەش مێریۆری. ناوێ من ئەدەد 22 ساڵ قۆناغی سێ International Relations لە زانکۆی کاسۆلیکی. ئارەزووم ئەوەی ببم مامۆستای زانکۆ. ناوم ئەحمەدە، 21 ساڵم، قۆناغی یەکەم لە زانکۆی کاسۆلیکی دەخینم بەشی ئایتی. ئارەزووم وایە سەرکەوتوو بووم لە بەشی خۆم. ئێمە وەکو زانکۆی کاسۆلیکی لە هەولێرەوە یەکەم جار بەشداری بەرنامەی ئەستێرەکانی زانکۆمان دەکەن. ئینشەڵڵا سەرکەوتن دەبن. باوەڕمان بە خۆمان هەیە کە ببینەوە ئەمڕۆ ناوی زانکۆکەماش بەرزکەینەوە. We believe in our university and we hope that we will win. ئەم بۆ سەرکەفتن هاتینەوە ئینشەڵڵا دێ سەرکەوی. We teach them like various topics and we have a lot of discussions inside the class which make them improve their critical thinking. They are, I think, well prepared and I think I'll be proud of them. هەروەها زانکۆی بەیان. ناوم عمر محەممەدە، تەمەنم 28 ساڵە، تابیم لە زانکۆی بەیان
لە بەشی ژمێریاری قۆناغی سێ ومێدەوارم لە ئایندەدا ببم بە مامۆستای زانکۆ. ناوم سیدادا تەمەنم 22 ساڵە قوتابیم لە زانکۆی بەیان بەشی کارژێڕی کار قۆناغی چوار ومێدەوارم لە داهاتوو بم بە مامۆستای زانکۆ. ناوم عایشەیە تەمەنم 37 ساڵە قوتابی قۆناغی چوارم لە بەشی ژمێریاری لە زانکۆی بەیان هیوادارم دکتۆرا بەدەست بێنم لە بوارەکەی خۆم. ناوم عەبدولەمیرە تەمەن 23 ساڵە قوتابیم لە قۆناغیەکی بەشی کارژێڕی کار لە زانکۆی بەیان هیوادارم لە داهاتوو بم بە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو. بڕوایەکی تەواومان بەخۆ هەیە ئینشاڵڵا کە سەر بکەوین بۆ قۆناغی داهاتوو. ئامادەکاریش تەواومان کردێ لە بۆ بەرنامەکەی و خۆم و هاوڕێیانم زانیاری تەواومان کۆ کردێتەوە کە بتوانین لەو بەرنامەی سەرکەوتوو. بڕواایەکی تەواومان بە خۆمان هەیە بۆ ئومێدەوارم سەرکەوین. تا ئاستێکی زۆر باش بڕوان بەخۆم بە هاوڕێکانم هەیە بگەینە ئاستێکی بەرز. باوەڕیش تەواومان بە تیمەکەی خۆمان هەیە کە سەرکەوێت لەم قۆناغا چکە ئامادەکاریش تەواویان کردووە و لە ڕووی زانیاری گشتیوە زانیاری تەواویان پێیە بۆ ئەم قۆناغا. هەردوو وڵاتان بەخێر بێن وەک دەزانن سەرەتا هەردەم بە پرسیارێک دەست پێەکە بەرنامەکە. پرسیارێکی خێرایە کێ زانی زوو دەست بە بۆتۆنەکە بنێ ئەگەر وەڵامەکەی ڕاست بێ مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. ئەگەر وەڵامەکە هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە تیمی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ ژمارەی ئێسکەکانی لەشی مرۆڤێکی ئاسایی چەندانەیە؟ زانکۆی بەیان 360 دانە. 360 دانە. 60. زانکۆی بەیان وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست 206 لە ئێسک لە مرۆڤێکی ئاساییدا هەیە کەواتە زانکۆی کاسۆلیکی هەولێر مافیەوەتانەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. فەرموو. زانست. زانست. لە زانست ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی وێنەیەک هەیە تەماشای وێنەکە بکەن دوای ئەوە پرسیارتان لێک. ئەم وێنەیە وێنەی کام یەک لەم زانایانەیە؟ ئەی سیگمۆند فرۆید، بی چارلز داروین، سی ئەلفرێد نۆبل، دی یۆهانس کێپلەر. سی چرکەتانەیە؟ بی. بی. بی چارلز داروین. چارلز داروین. ئاوا بڵێن بڵێن بی چارلز داروین. ئێوە دڵنیان ئەوە وێنەی داروین بوو؟ بەڵێ. چەند لە سەد؟ 91. 91. ئەی ئەو 9 پۆینتە چی بوو وایان بۆ چییە؟ باشە بزانین بی چارلز داروین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی کاسۆلیکی هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست سیگمۆند فرۆید فەیلسوفێکی نەمساویە و نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. دەچینە لای زانکۆی بەیان بزانین ئێوە چ کاتەگۆریەک هەڵبژێرن. زانست. زانست. ئەمیش بە هەمان شێوە وێنەیەکە زانست بی تەماشای وێنەکەکەن پرسیارتان لێک. ئەم وێنەیە وێنەی کام یەک لەم زانایانەیە؟ ئەی فرێدریک هێدڵ، بی ئالفرێد نۆبل، سی نیکۆلا تێسلا، دی گۆگلیێمۆ مارکۆنی. سی چرکەدانێ؟ سی نیکۆلا تێسلا. سی نیکۆلا تێسلا. دڵنیا بوون؟ بەڵێ. لە زانای چ بوارێکە تێسلا؟ کارەبایە. دروستکاری کارەبا. کارەبا؟ کارەبا و فیزیا. ئێستا ئۆتۆمبیلێکی زۆر بەناوبانگ هەیە لە دنیا بە ناوی تێسلا
کە ئۆتۆمبیلێکی کارەباییە. بەڵێ. باشە بزانین نیکۆلا تێسلا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ بی. ئۆکەی بی. کام وڵات بۆ یەکەم جار لە جەنگی جیهانی یەکەمدا دەبابەی بەکارهێنا؟ ئەی ئینگلتەرا، بی فەرەنسا، سی رووسیا، دی ئەڵمانیا. سی چرکەتانێ؟ دی ئەڵمانیا. دی ئەڵمانیا. بۆچی ئەڵمانیاتان هەڵبژار؟ چکە ئەڵمانیا ناسراوە بە سناکەی بەقوتە. باشە بۆ فەرەنسانە بێ مەسەلەن بۆ رووسیانە بێ. فەرەنسا چی هەیە بیجۆڕینەوە. ئینگلتەرا چۆن؟ ئۆکەی بزانین ئەڵمانیا وەڵامەشی ڕاستە یاخود هەڵەیە؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئینگلتەرا کە دژی ئەڵمانیا بەکارهێنا بۆ یەکەم جار لە 15 سێپتەمبەری 1916 بزەبت بەعکسەوە بوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ مێژوو. مێژوو. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەو سەرۆکە فەڕەنسیە کێ بوو کە دژی نازیەکان تێکۆشا؟ ئەی ویلیام هێنری، بی جۆرج پۆمپیدۆ، سی فرانسوا میتران، دی شارل دیگۆڵ. سی چرکەتانێ؟ فرانسوا میتران تازە. ویلیام ویلیام هێنری. شكله ايه؟ بەڵێ. ئەی جوابی ئەی ویلیام هێنری. ئەی ویلیام هێنری. والله بۆچی ویلیام هێنریتان هەڵبژارد؟ وڵاتێک وەڵەو سەرکردانێکەوە کۆنترە لە ئەوانی دیکەکەەوە ئێستا هەیە بەجێرەی ئەو معلوماتانە ئەومان هەڵبژار. نازیەکان ساڵەکانی تقریبان 100 بەڵێن چەند 1900 چلەکانەوە لەو ویلیام هێنری بەڵێ دەیناسن؟ وڵا قەراری لێژنە لەسەر ئەو شخصە بووە. باشە بزانین وەڵامی ئەی ویلیام هێنری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە ویلیام هێنری هەر فەڕەنسیش نییە، ئینگلیزە، زانایەکی بریتانیا. وەڵامی ڕاست شارل دیگۆڵ لە ساڵی 1959 تا 1969 سەرۆکوەزیران بوو. نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆری هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. بەڵێ. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کام لەم شارانە پایتەختی وڵاتی بەنگلادیشە؟ ئەی بانکۆک، بی داکا، سی کۆلۆمبۆ، دی بۆمبای. سی چرکەتانەیە؟ لا بومباي مال الهند. بي داكا.
بی داکا بەڵێ باشە کۆلۆمبۆ پایتەختی شوێیە کۆلۆمبیا ئەی بانکۆک بانکۆک ئەندونیسیا بانکۆک سوید نییە شوێ سوید سوید نانا ئەی ستۆکۆڵم شوێ ستۆکۆڵم بەس بانکۆک مالیزیا یان ئەندونیسیا تایلاند بۆمبایش بۆمبای هەند هندیا باشە داگا بزانین داکا وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ زانکۆی کاتۆلیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی بەیان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ وەکووان جوگرافیا وەکو ئەوان جوگرافیا بڵێ ئەوان چی هەڵبژێرن یەکسەر بە دوای ئێوە منافسیانی نەخەر ئۆکەی جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. گوندی ناسیرە کە پێغەمبەری عیسایی تێدا لەدایک بووە لە کام وڵاتە؟ ئەی سووریا، بی ئوردون، سی میسر، دی فەڵەستین. سی چرکەتانەیە؟ دەرمەکانی حەزەتی ئیسانیە سووریاش دی فەڵەستین دی فەڵەستین بەڵێ الناصرە بەڵێ بۆچی فەڵەستیندا هەڵبژارد؟ بە ژێرەی ئاسارە تاریخەکان سەیدنا عیسا لە فەڵەستین لەدایک بووە بۆی اختیاری ئەو اختیارەمان کرد ئەو بەشەمان کرد. سووریا، ئوردون، میسر، فەڵەستین. دوورە سووریا و ئوردون میسر دوورە لە ویلادەتی حەزەتی عیسا. طبعا سووریا و میسر هەر زۆر دوورە لە بینی فەڵەستین و ئوردن ئەگەر نقطەی متشابه هەبێ ئەمە شکتان هەبوو لە نێوان ئوردون و فەڵەستین لەبەرەوەی مەناتیقەکان لێکەوەنە بەڵام بە ڕێی گشتی فەڵەستینمان اختیار کرد. باشە فەڵەستین بزانین وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ. زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژی. تەکنەلۆژی. ئەی یاخود بی؟ ئەی ئامێری تەلەفۆن لە چ ساڵێکدا داهێنرا؟ ئەی 1876 بی 1879 سی 1874 دی 1875 سی چرکەتانێ؟ ئەی 1876 ئەی 1876 زۆر تەکید نەبوونا؟ نۆمزانی دەنەوەتەکان 1900 دەرەچێ بەس ئەو مۆبایلە کاکە تۆ باسی مۆبایلمان تەلەفۆنە یعنی بە تەلەوە وایرلێس نەبوو کاتە باشە ئەزانی کێبوو داهێنەری تەلەفۆن مختەریعی تەلەفۆن؟ ئەلێکساندەر گرام باشە بزانین 1876 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ.
زانکۆی کاسۆلیکی هەولێر دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵگاتان 20 خاڵ. زانکۆی بەیان کاتەگۆریەک هەڵبژێن. بەشی وەرزش ئەی وەرزش بەڵێ لە وەرزشیش ئەی بەڵێ ئەم جارە دوایان نەکەوتن ها. ناوی تەواوی یاریزانی بەناوبانگی تۆپی پێی بەرازیلی پێلێ چییە؟ ئەی ئێدسۆن ناسیمێنتۆ، بی ئەڤێرتۆن سەوسا، سی ئالیسۆن بێکر، دی دۆگلاس کۆستا. سی چرکەدانەیە. بەس ڕاست ئەو گوچە تازەکەیە ڕۆ نییە ئەلیسۆن باکەر نییە ئەوەش نی دەوڵەت دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام ئەی ئەی ئێدیسۆن زۆر دڵنیا نەبوون ها؟ نەخێر ناوەڵە شکمان هەبوو لە دووی جا بڵێ کێ ئەو ناوە غەریب ناوە دوور و درێژی بۆ لە بەرەکرێ ئەوان ناوەکەیان کردوێتەوە بۆ پێڵێ ئاسانیان کردووە خۆیان پێیان لەبەر نەکرا. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵەکانتان 30 خاڵ. کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ هونەر. هونەر؟ هونەرە. هونەر ئەی یاخود بی بی هەڵبژێرن لە هونەر. ناوی ڕاستەقینەی ئەو ئەکتەرە چییە کە ڕۆڵی هاری پۆتەری بینیوە؟ ئەی ڕۆبی کۆلترین، بی ڕۆبرت گریند، سی دانیێل ڕێدکلیف، دی ماتیۆ لویس. سی شرکەتانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام دی ماتیۆ لویس. ماتیۆ لویس. هاری پۆتەرتان بینیوە؟ بەڵێ. باشە ماتیۆ لویس. بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی کاتۆلیکی هەولێر بەداخۆ وەڵامەکەتان هەڵەبوو. وەڵامی ڕاست دانیێل ڕێد کلیف. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ وەرزش بی وەرزش زۆرە پەلێ ئەگەر بی مابێ هەر بیەکەواتە وانە ئەمەر زۆری پەلەیە. وەرزش بی. یاریزانی بەناوبانگی تۆپی پێی ئەرژەنتینی دیۆگۆ مارەدۆنا لە ساڵی 1986 گۆڵێکی بەدەست بەرامبەر کام هەڵبژاردە تۆمار کرد؟ ئەو گۆڵێکە بەدەست کردی. ئەی کۆریای باشوور، بی بەرازیل، سی ئینگلتەرا، دی ئیسپانیا. سی چرکەتانەیە. ئینگلتەرا. سی ئینگلترا. سی ئینگلتەرا. ئەو گۆڵە زۆر بەناوبانگ بوو. ئێستاش هەڕەشەی لەسەرە بەدەست گۆڵەکەی کرد و ناوبژیوان بۆی حسابش وەکو گۆڵ. بەو گۆڵش دایان و هاند ئۆف گاد. باشە بۆچی ئینگلتەرا و بیرتانە و دڵنیا بوون یاخود
دڵنیانی اتفاقی برادران لەسەر ئەو شتە سیداد دڵنیایی تا 190 دائما دەهێڵنەوە ها تەلقت دەکا بەجۆرەی ئەگەرەکان بەرازیل لە 86 نەبووە ئیسپانیاش نەبووە کۆریای باشووریش نەبووە هەر ئینگلتەرا نابخۆ ئێستا کێشە ئەوەکە لە ئینگلیزەکان زیاتر هەڕەشەی لەسەر دەکەن یعنی لە بە هەندێک ئینگلتەرا جا ئەوە بینەری فوتبۆلی ئینگلیس تۆزێ هینیشن توندا تۆزێ توندا بەجێری ئەگەرەکانیش کۆریای باشوور ئەو کاتی بەشدار نەبووە بەرازیلیش نەبووە نەگەشتە لای کۆتایی ئیسپانیاش نەبووە هەر ئینگلتەراگەر باشە بزانین ئینگلتەرا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنە کۆی خاڵەکانتان چل خاڵ کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆریەکە لە بژێرن تەکنەلۆژیا تەکنەلۆژیا تەنها بیماوە کەواتە بی کەی بۆ یەکەم جار کۆمپانیای ئەپڵ مۆبایلی ئایفۆنی خستە بازاڕەوە ئەی 2008 B 2006 C 2007 D 2005 سی چرکەتانەیە دا شركتان ماوە زوو وەڵامێکم منێ وەڵام کاتان خەریکە نامێنێ سي 2007 سی 2007 ئەحمەد ئەمەیان خۆ مۆبایلە یعنی نە تەلەفونە و ئەمەیان وایرلێسەکەی و ئایفۆنیش تۆ لەوانێ سە ئایفۆنە پێ بێ باشە 2007 بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی کاتۆلیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی بەیان چ کاتۆگۆریەکە لە بژێرن باشی هونەر هونەر ئەی یاخود بی بۆیە بەس ئەیماوە واگە بیماوی بیشمان بدەنێ عمر دایمە پەلێت یا بەزەم جارە ئاخراکی دەلوێ هونەر ئەی بەڵێ کام لەم دەرهێنەرانە بە باوکی سینەمای کوردی دادەنرێت ئەی یەڵماس گۆنای بی بەهمەن قوبادی سی شەوکەت ئەمین دی مانۆ خەلیل سی چرکەتانەیە باوکی سینەمای کوردی یەڵمازگونای ئەوە بوو پێشکەشکار نەبوو بی بەهمەنی قوبادی بی بەهمەنی قوبادی بۆچی بەهمەنی قوبادیتان هەڵبژارد ڕای برادران لەسەر ئەو بەڕێزە بووە سینەماکارێکی عالەمیە چەند فیلمی بەهمەنتان بینیوە فیلمتان بینەوەی بەهمەنی قوبادی کامی بەناوبانگەکانی ساتێ بۆ مەستی ئەسپەکان کیسەڵەکانیش دەفرن بۆزم یوی مانگ ئەی یەڵماس گۆنای هیچیتان بینیوە بە تەسەوری من یەڵماس گۆنایە بەس ئەو برادرانی اتفاقیان لەسەر بەهمەنی قوبادی بووە عمەر تۆ ئەڵێ یەڵماس گۆنایە بۆ یەڵماس گۆنای مەشهورە خۆ بەناوبانگی بەهمەنی قوبادی ئەوان لەو کانتە زیاترە لە بواری سینەما کۆنترە کۆنترە لە بواری سینەما تەمەنیشی زۆر بەهمەن عیملاقترە یعنی لەوانەیە لای تۆ وابێ
لەوانەیە لای عومەر بۆ نمونە یاڵماز بێ ڕێی برادران لەسەر شەوکەت ئەمین کاک بەهمەنە مسلمانیە؟ بەڵێتەوە کەمەک بزرەنە باشە بەهمەن قوبادی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست یاڵماز دۆنای وەکو عومەر وتی دەرهێنەری فیلمی یۆڵ ڕێگا کە زۆر بەناوبانگ بۆ کاتە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کاتۆلیکی هەولێر کاتەگۆری هەڵەبژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی کام لەمانە پێویست نییە تا ئێسکێکی بەهێزمان هەبێت ئەی ڤیتامین B1 B ڤیتامین D C مەگنیسیۆم D کالیسیۆم C چرکەتان هەیە Which one? For your bones. دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام A vitamin B1 A vitamin B1 It's not important for your bones. I think so. Do you think so? Yeah. بۆ why سکێسکی زۆر پێویستە هەرکی چییە لە لەش كنت تعويض إلها وەزیفەکەی چییە لە لەش يمكن فيتامين دي ڤیتامین بیوان B1 سێنانی وەرزش وزە ئەنەرژی ریکۆڤەری شەکە باشە بزانین وەڵامەکەتان ڤیتامین B1 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کاتۆلیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی بەیان چل خاڵ بە چل خاڵ لەو کاتەگۆریانەی کە ماون ئەدەبیات بیرکاری تەندروستی چی هەڵەبژێرن بەشی تەندروستی تەندروستی عومەر لە تەندروستی تەنها بیماوە ها ئەوە بی کەواتە بی کام لەم ڤیتامینانە پێویستە بۆ ڕاگررتنی خوێن بەربوون لە کاتی برینداربووندا ئەی ڤیتامین A B ڤیتامین C C ڤیتامین K D ڤیتامین D C چرکەدانەیە معلومات أيوة بي بس زيادة بي دەست شرکەتان ماوە ڤیتامین سی هەونی وەڵام ڤیتامین وەڵامێکم بەنێ زوو ئەی ئەی ڤیتامین ئەی ڤیتامین A ڤیتامین سی عادی بۆ ڤیتامین سی هەونیە لەبینی لەسەرەوەی نییە بۆ ڤیتامین C نەبێ بۆ نمونە ڤیتامین سی زیاتر بۆ سەرسوڕە و ئەوانە بەکاردێتن ئەی ڤیتامین K ڤیتامین کەی معلومات مەسەر نیە بەڵام ڤیتامین دیش بۆ ئێسک بەکاردێت لە بینی ڤیتامین ئەوی ڤیتامین کەی لەو دوای دوجار ڤیتامین A تا هەڵبژار بەڵێ ڕێی هاوڕیان لەسەر ئەو بابەتە بووە باشە ئەمە خۆم باما ڤیتامین کەم کەیم هەردەبژار بەڵام ئەوە عومەر بۆ بە قسەی تۆ ناکەن وڵای ئەوانە یا بە ڕای زۆری نەیە ها تاکیت دیموکراسیەتە چی بکەین هەندێک جار دیموکراسیەتیش باش نییە ها عومەر باشە بەعزێ جار باشە بەعزێ جار خراپە زۆربەی کات باشە ئۆکەی ڤیتامین A بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست وەڵامەکەی عومەرە ڤیتامین کەی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن ئەم جارە هەوڵ بن زیاتر بە قسەی عومەرکەن باشە کاتۆلیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات ئەدەبیات ئەی یاخود بی ئەی هەمووتانە لە ئەحمەدە کام لەمانە یەکێک نییە لە بەرهەمەکانی نووسەری کوردی بەناوبانگ عەرەبێ شەمۆ ناسرا و بە خاوەنی یەکەمین ڕۆمانی کوردی شوانێ کورمانجا ئەی بەربانگ بی لە دێرێ سی ژیانە بەختەوەر دی دمدم سی چرکەتانەیە زوو وەڵامێکم بنێ وەڵام دی دمدم قەڵای دمدم قەلعەت دمدم وا بزانم زۆر زانیاریشی ئۆتۆتان نەبووە باشە بزانین دمدم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ کاتۆلیکی هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو بەداخەوە وەڵامی ڕاست دێرێ خاوەنەکەی حەسەنێ مەتێ ئەوانی تر هەمووی هی عەرەبی شەمۆیە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات تەنها بی ماوە کەواتە بی کام لەمانە بە باوکی ئەدەبیاتی مۆدێرنی کوردی دادەنرێت ئەی عەبدوڵڵا گۆران بی هێمن موکریانی سی خالید حیسامی دی شێرکۆ بێکەس سی چرکەتانەیە عەبدوڵڵا گۆران ئەوە نییە خالید حیسامیش نییە ئەوەی هێمن موکریانی و شێرکۆ بێکەس شێرکۆ بێکەسیش مەکانەتێکی باڵای هەیە لە نووسینە دە چرکەتان ماوە هێمنی موکریانیش ئەویش زوو وەڵامێکم بنێ دی شێرکۆ بێکەس دی شێرکۆ بێکەس نێ بەس هێمنش زۆر قەدیم نییە ئەدەبیاتی مۆدێرنی کوردی ئەوەی کە بە باوکی ئەدەبیاتی مۆدێرنی کوردی داهەنرێ پێش شێرکۆ بێکەس لە بینی هێمنی موکریانی و تۆزێ شتی مۆدێرنانی نەوتووە کە جیاواز بێ لە نالی و مەحوی و سالم وەوان لە بینی هێمنی موکریانی و شێرکۆ بێکەس کە مادەم ئەرەی مۆدێرن شێرکۆ بێکەسمان اختیار کرد باشە شێرکۆ بێکەس بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست عەبدوڵڵا گۆران 1904 لە هەڵەبجە لەدایک بووە لە سلێمانی ژیا و لە سلێمانی وەفاتی کردووە شاعیر و نووسەر و ڕووناکبیری گەورەی کورد نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن کاتۆلیکی هەولێر لەو کەتەگۆریانەی کە ماون تەنها بیرکاری ماوە کەواتە ئیجباریەن بیرکاری ئەمەیان اختیاری تایە ئەی یاخود بی ئەگەر تێچووی ژەمی نیوەڕۆت $55 بێت و بڕیاریت دابێ کە لە 120 ئەو تێچووە ببەخشیت
کۆی ئەو بڕەپارەیە کە خەرجی دەگەی چەندە یعنی تیپس بدەیت تیپس بەخشیش ئەی $100 B $60 C $66 D $11 سی چرکەتانەیە بەخشیش 20% دە چرکەتان ماوە دی 11 دی $11 بۆچی $11 ستا 20 $55 کۆی گشتی یعنی المجموع العام $55 زاران 120 ئەوی دەردێت 55 پلس دەزانم بەس دیارە لە پرسیارەکە زۆر بەباشی تێنەگەیشتون $55 دەدەیت for a dinner ئەن تیپسیشە دەیت یعنی هەردووکی پلاس دەگاتەشە بزانین دی $11 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە کاتۆلیکی هەولێر بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سی $66 بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان کۆتا کاتەگۆری بیرکاریە وە کۆتا پرسیاریش و کۆتا دەخاڵ لە ئەیە هەیە ئەو ناگەم لە وەخت کەواتە بیرکاری ئەی قوتابیەک 6 کتێبی هەیە پێویستە 3 دانە لەو کتێبانە بخوێنێتەوە ژمارەی ئەو هەڵبژاردانەی کە بەردەستە بۆ هەڵبژاردننی 3 کتێب چەندە ئەی 6 هەڵبژاردە B 6 هەڵبژاردە C 3 هەڵبژاردە D 20 هەڵبژاردە سی چرکەدان کاتان خەریکە نامێنێ بە چەند ڕێگا ئەتوانی سێ کتێب هەڵبژێری زوو وەڵامێکم بنێ ئەی 6 بە 6 ڕێگا ئەتوانی لە 6 کتێب سێ کتێب هەڵبژێری بۆ بڵێ زیاتر نەبێ یا کەمتر نەبێ ئەوانەیە 20 کاگەمیرمان اختصاسی بیرکاریە تۆ ئەو چەند تۆ چەند هەڵبژار ئەمن بیستم هەڵبژار بەڵام کاگەمیر اختصاسی بیکاریە لەبەر هەندێ ڕێوی مامە پێشێ خست کێکامیان عەبدولەمیر بیرکاری چۆن حسابت کرد عەبدولەمیر وڵای لەوەی نەمزانین تێنەگەشتم پرسیارەکە بەسەر تێنەگەیشتی ئەو زیاتر بە لۆجیش دەست نەک بیرکاری سارەکە لۆجی چییە یعنی 6 کتێبت هەیە پێویستە 3 کتێب بخوێنیتەوە چەند ڕێگات هەیە بۆ ئەوەی کە ئەو سێ کتێب لەو ژاردە دەکە چەند کامە کتێب هەڵبژێری لەو چەند ڕێگا هەیە تەنها 6 هەیە باشە بزانین ئەی 6 ڕێگا یاخود 6 هەڵبژاردە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی بەیان بەداخەوە نەتانتوانی لەم قۆناغەدا کۆتا خاڵ بەدەست بێنن کۆتا دەخاڵ 6 ڕێگا وەڵامێکی هەڵەیە 20 هەڵبژاردە دیسان عومەر ڕاستی کرد بەرەزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکە لە نێوان زانکۆی بەیان و زانکۆی
کاتۆلیکی هەولێر کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنەوە زانکۆی کاتۆلیکی هەولێر چل خاڵ زانکۆی بەیان چل خاڵ بەڕێزان و خۆشەویستان لە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان جیاوازی دەبێت دڵنیا بن جیاوازی دەبێت ئێمە تا ئەو کاتی دێنەوە بۆلاتان ئێوە لە لای تەلەڤیزیۆنەکە بمێنەوە کەناڵەکە مەگۆڕن باشکەمیشیکە دێنەوە لاات Category of technology, we knew the answer. We discussed it. It was familiar to us. We chose 2007, which was the date of creating Apple phone, first Apple phone. In category of health, there was a question of what is the not most important vitamin for bones. I answered that question correctly, and we get 10 points. لە کاتەگۆری زانست ڕسمەکیان پیشان داین ڕسمەکە کەسێکی ناودرا بوو نەمان ناسیەوە زانیاریمان لەسەر نەبوو من کاتیگۆری زۆرافیا هەڵبژارد ئەوزان معلوماتم هەیە لەسەر زۆرافیا پرسیارێک بوو بایتەختی بەنگلادێش لە چێ دەکەویانی بخۆی داکە بووە پێم گوت بە تیمی خۆمان مناقەشەمان کردی گوتیانە تاکی دی گوتم بەڵێ هەر وەڵامەکەمان بەڵێ یەک لە پرسیارەکان ئەو پرسیاری لۆجیکە بووکەوە 20 بوو بۆ پرسیارێکی دیکەش کەوە یەڵماز گۆنای بوو دەربارەی کەتەگۆری وەرزش من زانیاریم زیاتر بوو لە هاوڕێیەکانم بۆیە ئەوەمان هەڵبژارد و بۆ خۆشحاڵیەوە هەردوو وەڵامەکە ڕاست بوو کە پرسیارەکان کران یعنی معلوماتی تەواو مەبوو لەسەر پرسیارەکان کاتێک کە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد پرسیارەکە دەربارەی یاریزانی بەناوبانجی بەرازیلی پێلێ بوو کە ناوی ڕاستەقینەی چییە و هاوکارم کاکسیدا دەیزانی و منیش بۆ پژاس کردەوە کە هەمان وەڵامە و وەڵامەکەش ڕاژات کە کاتەگۆری بیرکاریمان بەرکەوت چونکە ئەمن اختصاسم هەر حساباتە دیانی ئەو هەرچەندە لۆژیکیش بوو پرسیارەکە بەڵام ئەنجامەکەش متەڕەدید بووین لەسەری لەبەروەی بیانی کە ئەنجامەکانمان لێک دەداوە بۆ شێوەی دەرنەدەچوو دیانی تەسەوەڕیمەوە بوو کە هەش دەبی بەس نازانی لە نەتیجەکە کە بیست بوو بەڵام ئەمە هەر هەڵەمان کرد شەشمان هەڵبژارد ئێمە کاتێکەوە کاتەگۆریە جوگرافیامان هەڵبژارد تێیدا کەوا باسی کەسایەتی کەسێکی دیاریکراو ئەکەکەوە ئەوی ژێکێکە لە پێغەمبەرەکانی خوای پەروەردگار سەیدنا عیسایە جا بە سیفەتیەوەی کەوام قوتابیەکەم زیاتر اختصاسم بابەتی ئاینیە بۆیە تاکید بووم لەسەر ئەوەی کەوا دڵنیاییەوە 100% کەوا شوێنی لەدایکبوونی سەیدنا عیسا عەلەیهی سەلام لە شاری ناسریە لە وڵاتی فەڵەستین بۆیە بە دڵنیاییشەوە هەڵمان بژارد دەربارەی کەتەگۆری مێژوو هەمومان معلوماتی تەوامان نەبوو لەسەر ئەو پرسیارەی دەربارەی سەرۆکی فەڕەنسا بوو بۆش هەڵەمان کرد بەداخەوە کاتێک کە کەتەگۆری زانستمە هەڵبژارد وێنەی زانای بەناوبانگ تێسلا بوو و پێشەوەی هەڵبژاردنەکان بێن من باوەڕەکان بکە تێسلایە و وەڵامەکەش ڕاست خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە بۆلاتان و کۆتا قۆناغ ڕوو بە ڕووبوونەوەی تاکەکەسی لە نێوان دوو زانکۆ زانکۆی بەیان وە زانکۆی کاتۆلیکی هەولێری بێژەوە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بکەنەوە زانکۆی کاتۆلیکی هەولێر چل خاڵ زانکۆی بەیان چل خاڵ وەک دەبینن لە نێوانیانە هیچ جیاوازیەک نییە چل بە چل لەم قۆناغەدا ئەمە پێڵێن قۆناغی سەنگی مەحەک کێ لەم قۆناغەدا زۆرترین وەڵامی ڕاست بێ دەچێتە قۆناغی داهاتوو لەبەرەوە زۆر وریابن وەک دەزانن
4 قوتابیە 2 بە 2 دێنە لای من بۆ هەر 2 قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 قاڵی لەسرە ئامادەن ئەمەوێ لە زانکۆی بەیان بە چەپڵەیەک پێشوازی بکەین لە عومەر عومەر بەخێراتی لە زانکۆی کاتۆلیکی هەولێر ئەحمەد ئەحمەد و عومەر بەس نییە ها عومەر دەستشانەوە نییە وەزەمان شڕە بوو وەگوتم تو ئەمەلێکت هەیە کاکتۆر من ئەمەلێکم هەیە دەتوانم لێ بەرمەوە هەوڵێم بە زەمان پرسیارە ها تاکید هیچ حەقی بەسەر عەزەڵات و قووەت و شتۆ نییە باشە ئامادەن دەستان لەسەر بۆتۆنەکان دابنێن و خۆتان ئامادەکەن و پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی یەکەمین ئافرەت کە لە ئیسلامدا شەهید بوو چییە؟ ناوی یەکەمین ئافرەت کە لە ئیسلامدا شەهید بوو چییە؟ زانکۆی بەیان سومەیە سومەیەی چی یاسر سومەیە سومەیە بەڵێ زۆر ڕاستە عومەر سومەیای کچی عەمار بەڵام سومەیە ڕاستە دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام شار هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیا بە یەک دەبەستێتەوە کام شار کاتۆلیکی هەولێر قوبڕوس وەڵامەکە هەڵەیە عومەر ئەزانی کام شار بەڵێ هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیا بە یەکەوە دەبەستێتەوە بەیروتە بەیروت دیسان هەڵەیەوە لە دواوە برادەرەکانە ئەڵێن ئیستانبول ئیستانبول وەڵامی ڕاستە نەتانتوانی پێنج خاڵە بەدەست بێنن پرسیارێکی تر بۆ ئێوە پرسیاری سێهەم پرسیارەکە دەڵێت کۆتا ژمارەی ڕۆژنامەی کوردستان لەکوێ دەرچوو کۆتا ژمارەی ڕۆژنامەی کوردستان لەکوێ دەرچوو کۆتا ڕۆژنامەی لە چ شارێک کۆتا ڕۆژنامەی بۆ تۆن لێدا ئەحمەد دەزانی سلەیمانی عومەر زانیاریت هەیە هەولێر زانیاریم نە بەڵام هەولێر عومەر دەڵێ هەولێر هەڵەیە ئەسڵان هەر لە کوردستان نەبووە لە شاری جنێڤ چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ڕەنگی مادەی کلۆرۆفیل چ ڕەنگێکە ڕەنگی مادەی کلۆرۆفیل چ ڕەنگێکە زانکۆی بەیان شین هەڵەیە کاتۆلیکی هەولێر شەفاف ڕەنگ ینی لەون بێڕەنگە شەفافە هەڵەیە وەڵامی ڕاست سەوز ئۆکەی کۆتا پرسیار بۆ ئێوە چەند بیت یەک بایت پێک دێنێت چەند بیت یەک بایت کاتۆلیکی هەولێر یەک بایت هەشت بیت یەک بایت هەشت بیت زۆر ڕاستە ئەحمەد توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە سوپاسانەکەین چنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی بەیان عایشە عایشە بەخێراتی زانکۆی کاتۆلیکی هەولێر ئەدەد ئەدەد بەخێر بێت بە هەمان شێوە خۆتان ئامادەکەن لە لای دەستخەنە سەر بۆتۆنەکان پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت دەرهێنەری فیلمی تایتانیک کێ بوو دەرهێنەری فیلمی تایتانیک کێ بوو
دەرهێنەر ینی مخرج دایرکتەر کاتتان نەما بەداخەوە نەتانتوانی و پێشخاڵە بەدەستبێنن دەرهێنەرەکە جیمس کامرۆن. دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت گۆڤاری شەفەق لە ساڵی چەند بڵاو کرایەوە؟ گۆڤاری شەفەق لە ساڵی چەند بڵاو کرایەوە؟ کەستان نەتانزانی ئەبێ بۆتۆن ئەوە بکەی بۆتۆنەگەتەوە. وەڵامی ڕاست لە ساڵی 1950 سێهەم پرسیارەکە دەڵێت بەرزترین تافگا لە جیهاندا دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ بەرزترین تافگا شەلال لە چ وڵاتێکە؟ گەر وەڵامەکە زانی دەستبێ بۆ بۆتۆن، ئەگەر نازانی دەستمەنێ بە بۆتۆن. بەرزترین تافگا لە جیهاندا دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ ئەوڕ بوو ئەیتەوە سەیری ئێ منکە ئێ بڵێ نازانم پێویست ناکە ئاوڕ بێتەوە. وەڵامەکەتان کەستان وەڵامتان نەزانی نەتانتوانی 5 خاڵەکە بەدەستبێن بۆ زانکۆتە. وەڵامی ڕاست فەنزوێلا. چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت یەک ئۆکتاف لە چەند نۆتە پێک دێت؟ یەک ئۆکتاف. کاتۆلیکی ئەولێر ینی چەند دۆ ڕێ می فا سۆ لا سی دۆ یعنی چەندێکاوە؟ نۆ هەفت لا سی دو هەشتە هەفتە هەڵەیە هەشت هەشت عایشە وەڵامی ڕاست هەشتە دۆ ڕێ می فا سۆ لا سی دۆ ئەشی ژمێری دوو جار لێ هەفت. ئۆکەی کۆتا پرسیار بۆ ئێوە ئاگادار بن. ئەو توخمە کامەیە کە لە هەموو پێکهاتەیەکی ئەندامیدا هەیە؟ ئەو توخمە کامەیە؟ توخم مادە ئەلمنت کە لە هەموو پێکهاتەیەکی ئەندامیدا هەیە؟ لە توخمە ئەو توخمە لە هەموو ئەو توخمە کامەیە کە لە هەموو پێکهاتەیەکی ئەندامیدا هەیە؟ ئۆکسیجین. ئۆکسیجین. ئەدەت دەزانی؟ which element is in all our organics? It's just one. CO2. CO2. هەڵەیە وەڵامی ڕاست کاربۆن. زۆر زۆر سپاس ئەتوان بچنەوە شوێنی خۆتان. دوو بەشدار بوویتر لە زانکۆی بەیان سیداد. سیداد بەخێراتی لە زانکۆی کاتۆلیکی هەولێر عومەر. سیداد و عومەر هەروتان بەخێر بێن، خۆتان ئامادەکەن دەست نزیکەنەوە لە بۆتۆنەکان و 5 پرسیار بۆ ئێوە. پرسیاری یەکەم دەڵێت وێنەکێشی بەناوبانگ لیۆناردۆ داڤینشی خەڵکی کام وڵاتە؟ زانکۆی بەیان فەرەنسا. عومەر ئەزانی؟ Leonardo da Vinci, where is he from? Leonardo da Vinci? Yes. Inglaterra. From You UK, know. From United Kingdom. United Kingdom, بەریتانیا. هەڵەیە وەڵامە ڕاستەکە ئیتالیا. The right answer is Italy. ئۆکەی دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت
کام فەیلسوفی یۆنانی بە دەستی خۆی کوشت؟ سۆقرات. سۆقرات. زانکۆی بەیان زۆر ڕاستە. سێم پرسیارەکە دەڵێت یەکەم قوتابخانەی کچان لە ساڵی 1920 زاینی لە عێراق لە کام شار دروست کرا؟ زانکۆی کاتۆلیک هەولێر. لە بەغداد. بەغداد. لە سلێمانی. سلێمانی. بڵێ. سلێمانی بەغدادیە کامیان هەڵبژێری؟ سلێمانی. سلێمانی. هەڵەیە سیدا دەزانی؟ لە عێراق. لە عێراق یەکەم قوتابخانەی کچان بڵێ. نەجەف. نەجەف؟ بەڵێ. نەجەف. وەڵامە ڕاستەکە بەغداد. عومەر بۆ گۆڕیت. نەتانتوانی 5 خاڵەکە بەدەست بێنن بۆ زانکۆکەتان. چوارم پرسیار بۆ ئێوە وریابن. پرسیارەکە دەڵێت ڕقترین ماددە لە جەستەی مرۆڤدا کامەیە؟ ڕقترین ماددە. زانکۆی بەیان. مادەیان ئەندام. ماددە. ددان. ددان. زۆر ڕاستە دان مینای دانیشە بەس میناکە بەشێکە لە دان توانیت 5 خاڵ بەدەست بێنیت. کۆتا پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێت ڕۆمانی دەنگی کۆماڵ بەرهەمی کام ڕۆمان نووسی باکووری کوردستانە؟ عومەر. ڕۆمانی دەنگی کۆماڵ. ڕیوایەت دەنگی کۆماڵ. زانکۆی بەیان. ئەحمەدی خانی. ئەحمەدی خانی. هەڵەیە عومەر ئەزانی؟ جگەر خوێن. جگەر خوێن. میزان هەڵەیە وەڵامی ڕاست محەممەد ئۆزون. زۆر سوپاسانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی بەیان عەبدولئەمیر. عەبدولئەمیر بەخێراتی. زانکۆی کاتۆلیکی هەولێر سالی. سالی بەخێر بیت. So do you hear the translating? Okay. بە هەمان شێوە 5 پرسیار بۆ ئێوە و 5 خاڵ بۆ هەر پرسیارێ. پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت وەرزشی نیشتیمانی وڵاتی ژاپۆن ناوی چییە؟ وەرزشی نیشتیمانی وڵاتی ژاپۆن ناوی چییە؟ کە دوو پیا خەڵەکە ئاکەن. کەستان وەڵامتان نەدایەوە کاتان نەما. وەڵامی ڕاست سۆمۆ. ئەو دوو پیا قەڵەوەکە ها دوو پیاوی زۆر قەڵەوەن یەکتری پوشەکەن. دەی پوشی شەدەر. باشە نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار. پرسیارەکە دەڵێت چ بەشێکی جەستەی مرۆڤ بە قەبارەی خۆی دەمێنێتەوە لە کاتی لەدایک بوونەوە تا کاتی مردن؟ وەک خۆی دەمێنێتەوە. دیسان کاتتان نەما و وەڵامتان نەدایە. وەڵامەکە گلێنەی چاو کۆرنەیە کە بە عەرەبی پێڵەن ئەلقەڕەنیە. سێم پرسیار. پرسیارەکە دەڵێت وڵاتی ئەڵمانیا لە ئێستادا چ دراوێک بەکار دەهێنێت؟
زانکۆی بەیان یۆرۆ یۆرۆ زۆر ڕاستە عەبدولەمیر توانی 5 خاڵ بەدەستبێنێ بۆ زانکۆکەی ئەوتان نەزانی ئازانی چی منە گریام پرسیاری چوارەم بۆ ئێوە ئەو پرسیارەکە دەڵێت شێوگی کیمیایی ئۆزۆن چییە؟ شێوگی کیمیایی ئۆزۆن چییە؟ زانکۆی بەیان ئۆزێ ئۆزێت هەڵەیە سالی زانی I'm not sure. You're not sure? Just say something. Anything. Do it, come on. O3 یاخود O3 کەستان نەتانزانی و نەتانتوانی 5 خاڵەکە بەدەست بێن کۆتا پرسیار چەند ئەستێرە لەسەر ئاڵای یەکێتی ئەوروپا هەیە؟ چەند ئەستێرە لەسەر ئاڵای یەکێتی ئەوروپا هەیە؟ عەلەمەکەی ئاڵاکەی چەند ئەستێری لەسەرە؟ ئیتیحاد الأوروبي زانکۆی بەیان حەفت 14 چواردە It's a little bit less 12 زۆر زۆر سپاستانەکەین ئەتوان بچنەوە شوێنی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە پێشبڕکێکەی نێوان زانکۆی بەیان و زانکۆی کاتۆلیکی ئەولێر کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بکەنمەوە بزانم چ گۆڕانکارێکی بەسەر هاتووە زانکۆی کاتۆلیکی ئەولێر 45 خاڵ زانکۆی بەیان 65 خاڵ بەداخەوە زانکۆی کاتۆلیکی هەولێر بەجێمان دەهێڵێ هیوادارین سەرکەوتوو بن لە ژیانی ڕۆژانەتانە لە خوێندنەکەتانە و ئیشاڵڵا ساڵی داهاتوو بتوانن بێنەوە بۆ لای ئێمە زۆر زۆر سپاسی بەشداریکردنتانەکەین هیوای سەرکەوتنا بۆ دەخوازین و دەستخۆشی لە زانکۆی بەیان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە قۆناغی داهاتوو بەڕێزان و خۆشەویستان هیوامان وایە کە ئێوەش هەر سەلامەت و دڵخۆش و تەندروست بن تا بەرنامەیشتر من ماڵاوایتان لێ دەکەم خواتان لەگەڵ کاتش We have the pleasure to participate in this program. It was a really good opportunity, even if we have lost, but still we have participated and made something, made a contribution. And we hope all the best for our component teams. Our university lost, that's right, but we gain more information and we participate, and that was the most important thing. مخابن إيمان ما تواني سرکەوتو بین بس ئێمە بەشداریمان کردیا و شتێکی زۆر خۆش بووە ئێمەش دڵخۆشمان بین بەشداریمان کەن لەو بەرنامەیە ئەستێرەکانی زانکۆ. You know, I told them from the beginning that winning or losing is not a big deal. What is important is to take part in this game. طبعا براوە هەر هەستێکی خۆشتری هەیە چونکە تو کە مشارک بووی هەرچەندە یعنی گەر براوە بی و نەبراوە بی گرنگ ئەوەیە کە مشارکێکی سەرکەوتوو بی ینی بەڵام کە براوەش بی باشترە لە بنەڕەتدا لەو سەرکەوتنی هاتبووین بە خۆشحاڵیەوە کە بەدەستمانینە ئینشاءڵڵا لە قۆناغەکانی داهاتووش هەر سەرکەوتی لەبێت ئێمە الحەمدولله هەستێکی خۆشمان هەوەکەوە ئێستا براوەی ئەم بەرنامەین ئومێدەوارن لە قۆناغەکانی داهاتووشدا سەر بکەونی و بەرەو سەرکەوتن هەنگاو برین ئینشاءڵڵا. بەڕاستی ئێستاش زۆر خۆشکە براوی قۆناغی یەکەم بووین و هیوادارم لە قۆناغەکانی داهاتووش هەر براوە بین و دەستخۆشی لە هاوڕەکانشم دەکەم کە بە هاوکاری هەمووان توانیمە سەر بکەین. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە قۆناغی یەکەمی پێشبڕکێکە توانیمان سەرکەوین تیمەکەمان بە شێوەیەکی گونجاو خۆیان ئامادەکردو بەڵام دڵنیام لە قۆناغەکانی تر
باڵێن ئاستی پێشبڕشەکە زیاتر دەبێت بۆیە بە شێوکی زۆر گونجاوتر و زۆر بەهێزتر خۆمان ئامادە دەکەین بۆ قۆناغا.